هاوسەرگیری بە کۆمەڵی 50 هاوسەری هیندۆسیە لە شاری کاراچی لە پاکستان. ساڵانە ئەم مەراسیمە لەلایەن ئەنجومەنی هیندۆسەکان لە پاکستان ڕێک دەخرێت بۆ هەژارانی ناوچەکە. مەراسیمەکەش بە ڕەچاوکردنی ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا بەڕێوە دەچێت. بەو هۆیەشەوە ژمارەی بەشداربووان لە 150 کەمترە بەراورد بە ساڵانی پێشوو. دوای ساڵێک جارێکی دیکە دەستمان بەم مەراسیمە کردەوە. ڕێگایەک هەیە بۆ بەشداربوون لەم بەرنامەیە. ئەویش ئەوەیە کە ئێمە لیژنەمان هەیە لە ناوچە جیاوازەکان. ئەوانەی داواکاری پێشکەش دەکەن لە ڕێگەی ئەو لیژنانەوە ناویان تۆمار دەکرێت. یەکێک لە ئامانجەکانی ئەم هاوسەرگیریە بە کۆمەڵە کەمکردنەوەی تێچووی هاوسەرگیریەکان و هاوکاری هەژارانە، بە تایبەتیش دوای ئەو دۆخەنا لەبارە ئابوورەی ڤایرۆسی کۆرۆنا هێناوێتە ئاراوە. ئێمە دوودڵ و دڵگرانین بەهۆی کۆرۆناوە، چونکە ئەو پەتایە بە خێرایی بڵاو دەبێتەوە. ئێمە هەژارین و ناتوانین چارەسەری پێویست بەدەست بهێنین. لەبەرەوە ئێمە زۆر دوودڵین و ژمارەی کەم لە ئەندامانی خێزانەکانمان هاتوون بۆ ئێرە. هیندۆسەکان لە پاکستان کەمینەن، بە جۆرێک لە 102 لە کۆی دانیشتوانی وڵاتەکە پێک دەهێنن، لە کاتێکدا ڕێژەی موسڵمانان لەو وڵاتە لە 197.